لە دوای ئەوەی ڕێکخراوی ژینگە پارێزی بازیان دامەزراوە و چاودێرێکی وردی پیشەسازی بۆ لە ناوچەکە توانیوانە بە هەمانگی هەندێک لە خاوەن کارگەکان کارگە هەیە ئێستا هیچ کێشەیەکی نییە و بە فیلتەری ژینگەیی یا کارەکە و هەندێکیشەیە هەر ئینجازەی ژینگەیی نییە بۆیە ئێمە ئەمانەی ئەوانش عیلاجکەن چارەسەر سا ئێمە دوو حاڵەتی زەقمان هەیە لە بازیانە کە بە بەردەوامی خەڵکی بازیان ڕۆژانە ئەیبینێ دوو کارگەن بەردەوام دووکەڵەکەن دووکەڵێکی شینەکەنەوەوانە ئێمە مۆڵەتمان بۆ دیاری کردو ئەگەر بێت وەر بەردەوام بێ ئێمە ئەم جاریان هەڵوێستێکی ترمانە بێ. هەندێک نیشانەی پیسبوون هەم لەسەر خاکەم لەسەر ئاوی بازیان دەرکەوتووە بە تایبەتی لەو ناوچانەی کە نزیکی کارگەکانن ئەو چالێکی پیشەسازیانی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی تا ئێستاشی لەگەڵا بێ ئەتوانین بڵین تا ئەم دەقەیە بە ڕێژەیەکی گشتی ئاو خاکە و ناوچەی خاوێنە بەڵام نیشانی پیسبوونەوە باسم کرد لە هەندێک شوێن دەرکەوتووە ئێمە ئەمانەوێت تەجروبەی زۆرێک لەو وڵاتانەی تر دووبارە نەکەینەوە کە خاکیان ئاویان پیس بوو بە پارەیەکی ئێجگار زۆر دەیان ملیۆن دلار سەرف کرا تا جارێکتر خاک و ئاوی و ناوچانە پاکرێتەوە ئێمە خەمانە نەگاتەوە دۆخە بۆیە هەوڵمانە لە ڕێگەی کۆنفرانسانەوە لە ڕێگەی ئەو توێژینوانی کە بڵاوی ئەەکەینەوە هەم ئاستی وشاری تاک هەم ئاستی وشاری خاوەن کارگەکان و هەم بۆ بەرپرسان بڕیار بەدەستان کەوا پێیان بڵێن ئەگەر سنوورێک بۆ چالاکی ئەو پیشەسازی و هەروەها ئەو چالاکیانەی جۆرە و جۆرانی ترکە لەو ناوچەیە ئەکرێت ئەگەر سنووردار نەکرێن و بە پێی ستاندەرە نێو دەوڵەتەکان نەبێ بەڕاستی مەترسی دروست دەکات.